پرۆژەی ژمارەیە کەس کە هەوڵی ئەوە دەدان منداڵ بە ناوی دایکیەوە ناو بنرێت و هەڵمەتێکیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەست پێ کردووە کاردانەوەی بەرفراوانی بەدوای خۆی داهێناوە و زۆرینەی خەڵک ڕەدی دەکەنەوە و بە هەوڵێک بۆ تێکدانی شیرازەی خێزان و کۆمەڵگە ناوی دەبن. چالەکێکی بواری ئافرەتان کاوکات کاندیدی کۆمەڵی دادگەریە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەڵێت ڕێگە بە هەمواری ئەو یاسایە نادەن و ئەوەی ئەوان داوایان کردووە دەبێتە هۆی شێواندنی شیرازەی خێزان. بەدڵنیایی ئەم پرۆژەیە هیچ بەرهەمێکی نیە و تۆوێکی نەتروکاوە لە وڵاتی ئێمەدا چکە خەڵکی وڵاتی ئێمە و هەرێمی ئێمە لە سەرونەوە لە سەدانەوە پێنجی مسلمانە بەدڵنیایی ئەم پرۆژانە پرۆژەیەکی زۆر نەزۆک و بێبەرهەم و وەلێکەوتەی زۆر خراپی دەبێ بەڕاستی شیرازەی خێزان تێک دەدا. ئەمە هەوڵێکی دارێکی زڕا بە هیچ بەرهەمێک نادا بەرگەی هیچ ناگرێ. ئێمە بە هیچ جۆرێک لەگەڵم پرۆژیان و بە بەردەوام دژی دەوەستینەوە و کاتێک بچینە پەرلەمانی بەغا پشتیوان بەخوای پەروەرگار ئێمە بەردەوام دەبین و دژی ئەم پرۆژەیە دەوەستینەوە و ناهێڵین ئەم پرۆژەیە بە هیچ جۆرێک بچێتە بواری جێبەجێکردنەوە چونکە بەڕاستی لەکەوتەی زۆر خراپی دەبێەوە زۆر نامۆیە بە کۆمەلگای ئێمە. ئەو کەسانە هەوڵی ئەوە دەدەن کە پرۆژەکەیان بە یاسایی بکەن و بیبەنە پەرلەمانی عێراق، بەڵام یاساناسان دەڵێن ئەو بڕگەی باس کراوە کە گۆڕانکاری تێدا بکرێت لە یاسای باری شارستانی عێراق قابلی هەموار نییە و پێچەوانەی دابوو نەریتەکانی کۆمەڵگایشە. دەژڵێت باسکردن و هێنانە پێشەوەی بابەتی لەو جۆرە هیچ خزمەتێک بە کۆمەڵگا ناکات. ئەو پرسی جوڵاندنی نەسەب و ئیسپاتکردنی و گۆڕینی لە باوکەوە بۆ دایک پرسێکی ناشەرعی و نایاساییە لەم ڕوانەوە، چونکە پرسی نان و بەناوکردن و ئەوە پرسێکە فتوای شەرعی لەسەرەوە دەقی حکمی شەرعی لەسەرە کە پێویستە لەلایەن باوکیانەوە بامکرێ منداڵ. لایەنە یاساییەکەی بە یاساکانی باری کەسێتی لەگەڵ باری شارستانی لەگەڵ وڵاتی نامە و پێڵێن قانونی جنسیە بەوە ڕێکخراوە بە تەواوەتی یەکلا بووەتەوە تا هەر کۆی سیستمی عێراقی و ئەم وڵاتانە لەسەرەوەیە کە بە ناوی باوکەوە تۆمارەکرێن، بەڵام خۆدایکی شەر لە پاڵیان نووسێ ناکرێت کەسێک لەدایک بێ بەبێ دایک و باوک. بۆیە جوڵاندنیان پرسە بە تایبەت لە ناوەندێکی پەرلەمانی و پەرلەمانی عێراقا باوەڕم وایە هەوڵێکی زۆر نەزۆکە لە 100% ڕەتەکرێتەوە، هیچ بایەخێکی نییەوە پێویستە زۆر خەمی پێوە نەخۆی. لە کاتێکدا کۆمەڵگەی کوردی بەهۆی دەیان قەیرانی دروستکرا و گەندەڵی و پیلانگێڕی بۆ تێکدانی بەها و کلتورەکەی تووشی کێشە و مەترسی گەورە بووە، هێندە کەس لە بری ئەوەی بە ئاراستەی چارەسەرکردنی ئەو کێشە و قەیران و مەترسیانە کار بکەن بە پێچەوانەوە بوون بە بەشێک لە هەوڵی تێکدانی بەها باڵا ئاینی و نەتەواتیەکان و کار لەسەر بابەتی دوور لە کلتوری گەلی کوردستان دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.